هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان دۆستەکانی ئێران سەردەخات یان کۆتاییان پێدەێنێت ڕێگرەکانی بەردەم لاور شێخجەنگی چین. دوای 8 جار دواخستنی بانقەسی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان لەلایەن دادگای فیدرالی بە بیان و یەکلایی نەبوونەوەی ئەو سکاڵای یەکێتی نیشتیمانی لەسەر خودی هەڵبژاردنەکان تۆماری کردبوو. دوجار ڕۆژی هەڵبژاردن دیاری کرا و زەنگی ڕوبەڕووبوونەوەی بەران ناکۆکەکان لێدرا. هەڵبژاردننی ئەمجاری پەرلەمانی کوردستان قورس سەخت و هەسیار دەبێت بەو پێی ستایل و شێوازی هەڵبژاردنەکە بە تەواوەتی گۆڕاوە و کۆمیسیۆنێکیش سەرپەرشتی دەکات کە لە بەغداوە ئاراستە دەکرێت. سەرۆکی کۆمیسیۆنەکە ئەندامی یەکێتی نیشتیمانی کوردستانە و 5 لە ئەندامانی دەستەی باڵاش سەر بە چوارچەوەی هەماهەنگین و لە پێش دیاریکردنی وادەی هەڵبژاردنەکەش دادگای فیدرالی لە قازانجی داواکەی یەکێتی بڕیاریدا کە دەبێت ئیدی کوردستان 4 بازنی هەڵبژاردن بێت نەک یەک بازنە جگە لە لابردنی 11 کورسی کۆتاکان و بەوەش یەکێتی دەوێت باری لار و لاسەنگی ڕاست بکاتەوە. بەپی زانیاریەکانی تیوار لەسەر خواست و داوای یەکێتی کۆمیسیۆن ڕێگری لە بەشداری لاوری شێخجەنگی دەکات و بە دەکردنی چەند ڕێنماییەکی نوێ دەیەوێت ئەو تاکە لەم پەڕەش لە بەردەمی باڤڵ تاڵەبانی یەکێتی لا ببات. کۆمیسیۆن داوایان کردووە ئەگەر لاور شێخجەنگی بوێت بەشداری هەڵبژاردن کات ئەوە دەبێت لانی کەم ناوی 2500 کەس بە تەواوی پێداویستی لە کارتی زانیاری و کاتی دەنگدان و نیشتیمانی و پاسپۆرت بگەێنێتە بەغداد و تەواوی کاندیدەکانیشی یاسۆپاکی ببن. حیزبەکەشی دەبێت لە ماوەی کووردا کۆنگرە ئەنجام بدات و ئۆرگانەکان دروست بکات و سەرکردایەتی هەڵبژێرێت. لە ئێستاوە کۆمیسیۆن سەرقاڵی دانان و ڕێخستنی هەندێک ڕێکارە کە ڕێگا بۆ هاتنە پێشەوەی زیاتری یەکێتیەکان خۆش دەکات و لەمپەڕیش لە بەردەمی نایارەکانیدا دادەنێت. بەڕای زۆربەی چاودێرانی سیاسی ئێرانیەکان بە وردی چاوێن لەسەر ئەم هەڵبژاردنەوە و دەیانەوێت بەو ڕێگایانە هاوسەنگی هێز لە کوردستاندا بگۆڕن و دۆستەکانیان نزیکتر بکەنەوە لە پێگە هەستیار و گرنگەکانی دەسەڵات لە باشووری کوردستاندا. لەلایەکی دیکەشەوە لە ڕێگای دادگای فیدرالی و کۆمیسیۆنیشەوە لەمپەڕەکانیان بۆ لا ببن. هێشتا بە دیاریکراوی نازانرێت ڕۆژانی داهاتوو چۆن دەبن و داوا سێر و خواستە قورسەکانی کۆمیسیۆن بەکوێ دەگەن. بەڵام ئەوەی دیارە ئەوەیە کە هەڵبژاردننی ئەم جارە هەڵبژاردنێکی قورس و هەسیار و پڕ کێشمەکێشم و ململانەی تون دەبێت و هەریەکە بە توندی دەچێتە نێو ئەو کێبڕکەیەی کە براگەوری داهاتووی کوردستان دیاری دەکات.